دوو ڕۆژە ترافیک لایتی شەقامێکی سەرەکی گەڕەکی وەحدەی کەرکووک داخراوە. عەرەبێک بۆ تەعزیە خەیمەی تیا هەڵداوە. خێوەتێکی پان و پور لە ناوڕاستی شەقامەکە ڕێک بەردەم ترافیک لایتی گەڕەکی وەحدە هەڵدراوە لە بەردەم لایتە سەوز و سوورەکانی ترافیکەکە پیا و بە پێوە وەستاون جگەرە ئاکێشن بە خێراتنی میوانی تەعزیەکەن. ترافیک لایتەکە یەکێکە لە شوێنە قەرەباڵغەکان لە ناوەڕاستی گەڕەکی وەحدە زۆر قەرەباڵغی لەسەرە. کابرای عەرەبی خاوەن پرسە بە هەوەست دایخستووە بۆ تەعزیە. کەسیش پێی نەگوتووە خەیمەکە هەڵگرە. ڕێ ئۆتۆمبیل بە تەواوی داخراوە. ئەوها نیشتیمانیەی ڤیدیۆکەی بۆ ڕووداو ناردووە دەڵێ لە کەرکووک بەس حەشتی شەعبی بە هەرچیەکەی بیکە هیچ لایەنێک پێت ناڵێ وامەکە. ئەمە ترافیک لایتە ئەو سایدی ئەو بەرەیان داخستووە تێگەی